ئەگەر لە بۆ مێژوو بگەڕێنەوە دەبێت سوود وەرگرین لە شەرفخانی بەدلیسی باسی چوار خانەدانی سەرەکی کوردەکە کرمانج و کەلوەڕ و گۆران و لۆڕ. هەمیشە ئەم ناوچەیە فەرمانڕەوا بووە، ناوچەیەکی سنووری بووە لە بین سەڵاتی سەفەوی و عوسمانیدا. ئەم شێوەزارە بە شێوەیەشی بەهێز پارێزگاری لە بوونی خۆی کردوان، پارێزگاری لێکراوە کە بەم شێوازە بمێنێتەوە. ئەمانە کوردی ڕەسەنن، بە زمانە کوردی ڕەسەنیەکەی خۆیان ئاخاوتن دەکەن لەگەڵ یەکدا. ئەگەر لۆڕلابدەی زمانی کوردی شەک دەبێت، مەملەکەتێکی یەکجار بەرفراوانی کورد ناوچەی کوردستان لۆڕنشینە. ئەمان لەمەندە ساڵی ژیانی خۆیانە لێرە شتێکیان پارێزۆ کە ناسنامەی خۆیانە ئەویش زمانەکەیانە. ئاشکرایە زمانی هەر ناوچەیەک دەبێتە زمانی دایک بۆ دانیشتوانەکەی ئەگەر ڕووداوە مێژوویی و سیاسیەکان نەبوو بێتە هۆی شێواندن یان لە ناوبردنی. لە جیهاندا هەزاران زمان هەیە کە هەریەکە و مێژوویەک و ناوچەیەکی جوگرافی تایبەت بە خۆی هەیە. زمانی کوردی یەکێک لەو زمانە کۆن و دەوڵەمەندانەیە کە لە جیهاندا زیاتر لە 45 ملیۆن کەس قسەی پێدەکات و دابەش بووە بەسەر چەند زاراوەیەکدا. یەکێک لەوانە شێوەزاری لوڕیە. بە پێی توێژینەوەی نووسەران و پسپۆڕانی بواری زمانی کوردی، زمانی کوردیان دابەست کردووە بەسەر 4 شێوەزاریان 4 زار: زاری کرمانجی ژوور و کرمانجی خوار و زاری گۆران، زاری لۆڕ. لە ناوچەکانی کرماشان تا قەسری شیرین و خانەقینیش، منتقەی ماهیدەژ، ئیلام ئاباد، منتقەی کرند و کامیاران، ناوەندەکانی دەرنە و سەرپێڵی زەهاو هەمووی بەم شێوەزاری کەلهوڕە قسە دەکەن. مێژوونووسی کورد محەممەد ئەمین زەکی بەگ لە کتێبی خولاسەی تاریخ و کورد و کوردستان لە لاپەڕە 220 دا دەڵێ هەموو ئەمانە کوردی ڕەسەنن، واتە لوڕەکانی منتقەی لوڕستانیش لە جوگرافیای منتقەی لوڕستان، ئوستانی لوڕستان و ئوستانی کرماشانیش ئەمانە کوردی ڕەسەنن، بە زمانە کوردی ڕەسەنیەکەی خۆیان ئاخاوتن دەکەن لەگەڵ یەکدا. ئەگەر لە بۆ مێژوو بگەڕێنەوە دەبێت سوود وەرگرین لە شەرفخانی بەدلیسی باسی چوار خانەدانی سەرەکی کوردەکە کرمانج و کەلوەڕ و گۆران و لۆڕ، کەواتە مەڵبەندی یعنی بنەماڵی سەرەکی لە سەدەی سێنزەمدا کە کورد زمانی هەبووبی لۆڕ بووە. لۆڕیش لە وەکو ئێستا وەکو ڕقعی جوغرافی لە باشووری ڕۆژ ئاوای ئێرانن، وەکو خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستانن، لە پاوەوە دەست پێ دەکا هەتا ناوچەی بەختیاری نێزی کەنداوی فارس و کەنداوی عەربی شۆڕ دەبێتەوە لە پارێزگا سەرەکیەکانی لوڕستان لە ئێران. ئێستا لوڕ بە 2 مەڵبەندی سەرەکی دادنێت. ناوچەی باشووری بە لوڕی مەزن ئەژمار دەکرێت، ناوچەی لە خۆرەم ئابادەوە بۆ سەرەوە تا دەگاتە پاوە و سەرپێلی زەهاو لە ناوچەی کرماشان بە لوڕی بچووک ئەژمار دەکرێت. هەڵبەت ئەم شوێنە جوگرافیا شوێنە جوگرافیەکی فراوانە، لە من خەتێکی زۆرە، ئەمە وەک کەلهوڕ لەگەڵ لوڕە لەو منتیقەیە دەژین، جیاواز لە 6 شێوەزارەکەی تری زمانی کوردی. بەدەر لەو ناوچانەی لە مێژوویەکی کۆنەوە لۆڕنشین و بۆتە نیشتیمانی سەرەکی لوڕەکان لە ڕووبەرێکی بچووکی چەقی جوگرافیایەکی گەورەی سۆرانی نشیندا لە باشووری کوردستان و لە ناحیەی سێگرتەکانی سەر بە قەزای کۆیە خەڵکانێک هەن لە چەند گوندێکدا بەم زاراوەیە دەدوێن و خۆیان بنەوەی ڕاستەقینەی لوڕەکان هەژمار دەکەن. ئەمەش پێویستی بە لێکۆڵینەوەی ورد هەیە تا هۆکار و مێژووی هاتنیان بۆ ئەم ناوچەیە بزانرێت. جومعە دەربەندی ئەو ناوەیە کە نزیکەی 290 ساڵە بیر نەچۆتەوە و دانیشتوانی ئەم ناوچەیە بە باپیرە گەورەی خۆیانی دەزانن. ناوچەی کوردستان بەداخەوە هەمیشە لە بینی 2 ململانەی 2 زلهێزی دنیاە بووە بۆ ئەو سەردەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەفەویەکان و عوسمانیەکان بوون. بۆ بەدبەختی کورد هەمیشە منیشتە کوردەکان قوربانی بەرژەوەندەکانی وان بوون. ناوچەکانی سەرپێڵی زەهاو ئوستانی کرماشان شوێنی دەسەڵاتی باجەڵانەکان بۆ ئیمارەتی باجەڵان بووە.
جومعە دەربەندی ناوی خۆی ئەحمەد پاشای باجەڵان و میری باجەڵان بۆ لە ناوچەکانی دەرنا سەرپێڵی زەهاو هەمیشە ئەم ناوچەیە فەرمانڕەوا بوو و ناوچەیەکی سنووری بۆ لە بین سەڵاتی سەفەوی و عوسمانیدا. هاتنی نادرشا بوو ئەوێ لە پاییزی ساڵ 1970دا بەریەککەوتن ڕوودەدا لەگە ئێڵ و عەشیرەتەکان بە تایبەتی ئەحمەد پاشای باجەڵان دان بەدەسەڵاتی نادرشایە دانانێت چونکە ئەو کات دەبوایە دان بەدەسەڵاتی دابنێ و بازیشی بدەیتێ. یعنی ئەم بازدانە دەبوو ئەوەی کە توودان بە دەسەڵاتی وی دادنەی بەسەر توودا تقریبا لە 1970 دەسەڵاتی کردوتە تا 47 دوای کوژراوە لەم مودەیەدا هەموو ئێڵ و عەشیرەتە کوردەکانی پەراگەندە کردووە. هۆکاری هاتنەکەی بە سەحی دیار نییە هۆکار سیاسی هەیە کۆمەڵایەتی هەیە ئاینیە بەڵام بە حکمی سێ لەشکرکێشی دەکرێت ژیان و گوزەران لە بۆ جومعە دەربەندی نەشیابی ئەو ناوچەی بەزیێشبی هاتە باشووری ڕۆژئاوای کوێ لە گوندی مەرزان نیشتەجێ بووە و ماوەیەک لەوێ ژیاوە و لەوێ مردووە و لە گۆڕستانی کانی قەبران کە گۆڕستانی هاوبەشی نێوان ئیلینزاغی گەورە و مەرزانی شارەدەی تەقتەقە نێژراوە. دوو ڕێی هەیە ڕێیەکانەیە دەڵێ لە شەڕەکەدا ئەحمەد پاشا کوژراوە لە ڕێیەکی تر هەیە دەڵێ بە برینداری ڕای کردووە. هەڵبەت بە برینداری ڕای کردووە لەگەڵ قسەی بە ئەختیار و بە تەمەنەکانی ئێمە پیاوەبازمۆنەکان یەک دەگرێتەوە لە بەڵێ دەڵێ دوای ئەوەی لە شەڕەکەی ئەوەیە شکا ناوی خۆی گۆڕی بە جومعە دەروەندی بۆ ئەوەی پاشگیری دەروەند کە دەروەندی زەهاوە دەروەندی شاهوەیە بمینێتەوە بۆ نەوەکان کە ئێستا منەوەی ئەوانم هەر بەو نازناوی دەروەندیەوە ناسراوی. ئەحمەد پاشا کە دواتر ناوەکەی دەبێتە جومعە دەربەندی دوای ئەوەی شکست دێنێ و لە بەرامبەر هێزێکی بێشوماری نادرشادا لەشکرەکەی دەشکێت بە ناچاری و لەگەڵ کەسە نزیکەکانی کۆچ دەکەن و ناوچەکەی خۆیان بەجێ دێڵن بۆ پاراستنی خۆی و خێزان و نەوەکانی ڕێگایەکی دوور دەگرنە بەر. دوای چەندین شەو و ڕۆژڕێکردن و ماندووبوونێکی زۆر یەکەمین هەواری گرسانەوەیان گوندی قامیشە دەبێت لە نێوان خەلەکان و قەزای دووکان. جومعە دەربەندی کە هاتووە بۆ ئەم دیانی دوای گیرسانەوە لە منطقەی قامیشەی خەلەکان و دواتر هاتووە بۆ کانی قەبرۆکی مەرزان دوای ئەم کوڕەکانی دابەش بوون هەر کوڕی چۆتە گوندێکانی بۆ منە جانی ینی لە جوانەوە هاتووە ئەم کوڕی چۆتە گوندی شیوەجان ینی گوندی شیوەجانی بە ناوی ئەو ئاوەدان کراوە ئێستا خزمەکانی خۆما لە شیوەجانن هەمویان نەوەی زانین ینی لەو بەرە بابن شەرنی هەموو کوڕەکان هەر لەگەڵ خۆیان ببێتن ینی کوڕەکە ڕەنگە بە مناڵەکانە چ بێتە شوێنێک کە چون کوڕەکانی گەورە بوون ئەو کات هەمووی مناڵیان هەبووە لەگەڵ ئەوەیە وەرمار و پژماریش بەیان دۆتن دەوەلیانە ینی ئەوەی لە نەوەی جومعە نەبوو بێت ینی خوارزای بوو بێت ئامۆزای بوو بێت چکە مامیشی لەگەڵا هاتووە ینی مامیشی لەگەڵیا هاتووە هەموو ئەمانە بە یەکەوە بوونە تقریباً 20 بۆ 25 ماڵ دەبوون. ئەمە گۆڕی جومعە دەربەندی ئەحمەد پاشای باجەڵانە. دوای ناشتنی جومعە دەربەندی لێرە نەوەکانی پارت و بڵاو بوون بە گوندەکانی چواردەوردا واتە لەم گوندانەیە نیشتەجێ بوونە نەوەکانی بەڵام بۆ ئەوەی جومعە دەربەندی لێرە بە تەنیانە بێت کوڕی یەکەمی خۆی کاتێک کۆچی دوایی کردووە هێناوەتیان لە چواردەوری مەزارەکەوی ناشتویانە هەر یەک لەو چیە لە بەرزانەی دەوری مەزاری جومعە دەربەندی کوڕەکانی خۆیەتی و دوای ئەو نەوە بەدواوە گۆڕستانەکەیان گۆڕیوە. چەند کوڕێکی هەبووە لە گوندی ئۆمەرگومەت و سێگرتکان نیشتەجێ بوون سەرەتا لە ئۆمەرگومەت ناوی ئەو گوندەیە کە جومعە دەربەندی چووە بە ناوی مەرقەدێکەوە کە عومەرکەندیان ئۆمەرگومبەتە واگەر ئەو کۆنترە ئەو گومبەتەکە لەبەروی دواتر جومعە دەربەندی چوویتە ناوچەکە و مەساحەیەکی زۆریشی بەردەست بووە 50 کیلۆمەتر دووجای ناحیەی سێگرتکان ئێستا بریتێ لە گوندی ئۆمەرگومبەت. هەر لە سنووری دەربەندیەکانە
لە سەروی گوندی ئۆمەرگومەتەوە باکووری ڕۆژاوی گوندی ئۆمەرگومەتەوە نزارگەی پیاوچاکێک هەیە هەر بە ناوی ئۆمەرگومەتەوە ئۆمەرگومەتیش کات خۆی بەو ناوەوە نراوە ئەم نزرگەی پیاوچاکە لە ژێر زەویدا هەیە لێرەدا دوو ڕیوایەت هەیە ڕیوایەتێکیان ئەوەیە کە دەربەندەکان هاتنیان بۆ ئەم ناوچەیە لەبەر ئەوەی ئەوان ویستویانە خۆ بپارێزن زیاتر پیاوەکانی گەورەکانی خۆیان لەوێ خۆیان پاراستۆ و کەسێک پاسەوانی کردوون ڕیوایەتێکی تر دەڵێ ئەمەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلام لەو کاتێک کە لە قۆناغی بانگەواز جینهێنیدا بووە ئەمان چوونەتە ژوورەوە لەوێ خەریکی تەقوا و خواپەرستی بوونە پاشان کاتێک ئەو پیاوچاکە وفاتی کردووە لەوێ نێژراوە بە حکمی ئەوەی میحرابێکی تێدایە میحرابیش میحرابی مزگەوت عادەتەن بۆ شوێنی پیرۆز ینی بۆ شوێنی تەقوا خواپەرستی دەگەڕێتەوە ئۆمەرگومبەتیەکان نەوەیان ناردووە بۆ کەناری زەی بچووک لە سێگرتکان نیشتە زیانکردنە لە گردەکانی هاوار تاعون و خدرزەندە و میرسێودین لەو منتقەی نیشتەجێبوونە هەر کوڕێکی لە کوڕەکانی کاچیە شەلەوەندیە خوندیە بە گوێرەی وەزیفەکانیان نازناویان هەبوو مەرز نەبە ناوی خۆیان بی دوای ئەم ماوەی کە لێرە ئەمە نیشتەجێ بوون ساڵانێکی زۆر دەکات ئەمان لەمەندە ساڵی ژیانی خۆیانە لێرە شتێکیان پاراستۆ کە ناسنامەی خۆیانە ئەویش زمانەکەیانە شێوەزاری کەلهۆڕی ئەم شێوەزارە تا ئێستا قسەی پێ دەکەن لە بینی خۆیانە لەگە مناڵەکانیانە ینی هەموو مناڵێک کە لە دایک دەبێت کە فێری قسەکردن دەبێت باوکەکەی وا پەروەردەی دەکات ئەو زمانەی فێر بێ و بمینێتەوە و ئێمە بنەماڵی ئاینی زۆر گەورەشمان نەبوو بنەماڵی ماڵی مەلا عومەری خانەقای سەر لە کەرکوو خانەقایان هەیە ئەمانە بنەماڵی مەلا زەدەکانی دەربەندین بنەماڵی خۆمان مالێ مەلا ئەحمەدی گەورە باپیرە بابە ڕەسوڵ ئەمانە کوڕی جومعە دەربەندین ئەم بنەماڵانە خزمەتێکی زۆر گەوریان بە ئاینی ئیسلامیش کردووە ینی دەستنووسم لەلایە دەستنووسی مەلا ئەحمەدی کۆرە ینی تەمەنێکی زۆر زۆرە شەرحی بۆ ئاەتەکانی خوای گەورە کردووە بۆی بە زمانێکی کوردی پارە بۆ کوردشی کاتەوە ئیماندارانی خۆشەویست لە مزگەوتی ئۆمەرگومەت بەڕێزەکانم بڕیارمان داوە وتارەکەمان بە زمانی خۆمان بێت لەبەر چەند هۆکارێک یەکەمیان بۆ ئەوەی ئاشناکردنی غەیری خۆمان کە بزانین ئێمە زمانێکی تایبەتیمان هەیە و بەو زمانە لە ناو خۆمانە قسە دەکەین دوو هەر کاتێک ئینسان زمانێکی زیاتری هەبوو ینی ئەمە سەقافەیەکی تریشی هەیە جا بەڕێزەکانم دەچینەوە سەر زمانی خۆمان وای گەورە لە قورئان پیرۆزە فەرمووی دوشک ئیمە ئەی وارانە ناردین ڕا ئەوەی دەشت و دەربەی زیندوو دبووکەوە مەڕ و ماڵاتەکان باغ و باغاتەکان زەویەکانیان ئاو هەڵگریکرا ئەوەی ڕاستاڵ داهاتوو بەرهەمیان ببووکن بۆیە بەڕێزەکانم ئایا بەڕاستی سەریکێ پەتای وەرزی هەست هەڵاماتە کوێکەسن قوڕی دیشانە ئەیانە کە واران واریک ئەی پەتا وەرزیە دوڕێکن ئەوە یەک لە نیعمەتەکانە یان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خاڵی ترا دوشیک ئەگەر هات و زەکات نەدان حەق خوایی و حەق فەقیر و فوقەرا دەرنەکردن لە ماڵەکانیان ئللا خوای گەورە کوێ لەیان کەیکن خوای گەورە توش وشکە ساڵی و نەهامەتیان کەیکن کە کات زەکات دیا قەلبی لەرزیک دەستکێکە فرت و فێڵ یان زەکاتەکەی دەرکێک بە ناشرینی دەریکەی گەردیک یەکێک بێدین بینیکەوە یەکی وابیکە یان چوک بە ناو پیاوەتی دەیکەی منداڵی دەیکەی دوێتی دەیکەی ئەوەی زەکات باوکە ئەو لە بەدەم ئەولادەکەی نییە چووکن تو لە باتی یارمەتی دێ خوای گەورە ئەو ماڵە داوبەی تاقیکەیکەوەی وەفات کەیکن بزان منداڵەکەت چەند خێرڕاتکەیکن بەدەست خۆت زەکاتەکەت بدا هی مەڕەکەت هی بزنەکەت هی زرعاتەکەت بە تایبەت هی وەخە زرعاتن ئەگەر لۆڕلابدەی زمانی کوردی شەل دەبێت یعنی جگە لەوەش کە مەملەکەتێکی یەکجار بەرفراوانی کورد ناوچەی کوردستان لۆڕنشینە هەموو کەلتور و شارستانیەت و هەر لە سەردەمی لۆلۆی و گۆتیەکانەوە دەتوانم بڵێم پاژماوەی لۆلی گۆتیەکان ئەو لوڕانەنا لە کە فیدراسیۆنی مادیان پێکیناوە و ئێمە کە شانازی بە دەوڵەتی مادەوە دەکەین کەواتە ناکرێ لۆڕ لە کورد جیاب بکەیەوە چکە بە بۆچوونی من پایەک لە پایەکانی زمانی کوردی لە دەست دەدەین دەربەندیەکان لە هەر پلە و پۆستێکا بێت مامۆسای ئاینی بێ بنە ماڵە ئاینیەکان بێ مامۆسای زانکۆ بێت کرێکارێک بێ فەلاحێکی خۆمان بێت هەمیشە بیری لە پاراستنی کللتور و نازنامەکەی خۆی کردوتەوە بیری لە پاراستنی زمانەکەی کردوتەوە هەر لە کشت و کاڵکردنا بە زمانەکەی خۆی قسە دەوەل مناڵەکەیەکەگەڕ ئەوەی فێر ببوو کە لە ئاژەڵداریدا بچێ بۆ لای حیوان و بۆ لای مەڕ و ماڵاتەکە هەر بۆ زمانە قسەی لەگەڵا دەکات
و لە ناو خوێندنگاکانیش کە مامۆستایەکی دەربەندی دەرسێک بڵێتەوە من خۆم داوام لە بەڕێوەبەرەکەم کرد دەرسێک بە زمانی خۆمان بۆ خوێندکارەکانم شارەکەم چکە لە کۆی چل خوێندکار 25یان شێوەزارەکەی خۆمی دەزانی ڕێی پێدامێنی هەوڵمانداوە ئەم زمانە بپارێزرێ. دوای نزیکەی 290 ساڵ پێش ئێستا لەو کاتەوەی کە جمعە دەربەندی لەم ناوچەیە گیرساوەتەوە ئەم شێوەزارە بە شێوەیەشی بەهێز پارێزگاری لە بوونی خۆی کردوان پارێزگاری لێکراوە کە بەم شێوازە بمێنێتەوە. ئەمەش هۆکارگەرێکی زۆری هەیە بەڕاستی لەوانە قسە پێکردنیەتی بەڕاستی بەم شێوەزارە لەلایەن نەوەکانی جمعە دەربەندیەوە لەم ناوچەیە کە ئێمە پێشەوەی منداڵەکانمان لە فێری زمانی سۆرانی ببن فێری زمانی فێری ئەم شێوەزاری خۆمان دەبن بەڕاستی بەم شێوەزارە پەروەردەکرێت دواتر بەهۆی تێکەڵاوبوونی لەگەڵ چوونە دەرەوە و تێکەڵاوبوونی لە خەڵکو و هەروەها بە پێی بە چوونە مەکتەب و بە پێی سیستەمی تازەی خوێندنی کە سیستەمی سۆرانیە فێری شێوەزارەکەی داهاتوو دەبێت. هۆکاریش ترەوەیە کە بەڕاستی بەهۆی تێکەڵاوبوونی ژیان دوو کەس ئەگە کاتنە دەرەوە لە شوێنەکە عیشەکەنیان لە دایرێکی فەرمیە کارەکەن ئەم دوو کەسە پێکەوە بە زمانی خۆمان قسە بە شێوەزاری خۆمان قسەکەن بەڵام کە کەسی سێم هاتە نێوانیانەوە یان کە شێوەیەکی فەرمی وەرگێت ئەو کاتە بە زمانی سۆرانی قسەکرێ. لە قوتابخانەشا ئێمە بە وەکو سیستەمی پەروەردەی جێبەجێکەکەم بەڕاستی کە سیستەمی سۆرانی دەخوێنێت لە کاتی وانەوتنەوەدا بەڵام لە کاتی فرسەتە کە تەڵەبەکانمان نێنە دەرەوە ئەو کاتە بە زمانی خۆمان قسەکەن بە شێوەزاری خۆمان قسەکەن و بامان شێوە لەگەڵ مامۆستاکانیشە کە لە ئیدارەدا نشینیان لەو شوێنانەی کە لە کاتی فرسەتەکانە بە شێوەزاری خۆمان قسەکەین. ئەم زمانە ئێمە وشەی شازی تێدایە کە لە شێوەزارەکانی ترانە پاراستنی ئەم زمانی ئێمە زمانی کوردی دەوڵەمەندتر دەکات چکە زمانی کوردی خۆی دەوڵەمەندە بەڵام با دەوڵەمەندتر بێت. ئەم وشانەی کە لای ئێمە هەن بابێنە سەر کۆی وشەکانی زمانی کوردی بابێن لەوێ ئیمە کاتێک بە بووک دوشین وەوی باوەویش زیاد بکرێ لەگەڵ بووکە کاتێک بە کچ بە کەنیشک دوشین دوێت با دوێتیش زیاد بکریدەوە لەوێ کاتێک بە ڕەنگی سپی دوشین چەرمو با چەرموش زیاد بکریاکدەوە لە وشەکانتریان با وشەی کوردی 2-3-4-5 مڕادیفێ بوو کاتێک بە پێشتر بە دوتین قوغڵ دوای دوتین ئاوای ئەیزا دوتین لادێ دوای دوشین گوند با ئەمانە هەمووی دانرێت لە فەرهەنگی زاراوەی کوردیدا هەڵبەت دەوڵەمەندتری دەکات لە خزمەتی زمانی کوردیدا. جیاوازی هەندێک وشە و ڕستە لە نێوان زاراوەی لوڕی و سۆرانیدا ئەو قەرە دوێت ئەو هەموو کچە تەمێح بیۆم پەندم وەرگرت کەوو شین کوانی ئاگردان ساقۆ قەمسەڵە سەرین گوڵان زبڵدان ئەڕا لەبەرچی ئاسیا و ئاش ئاروو خەیار خەندین پێکەنین چمەک و دەچم بۆ کۆیە. زاری دایک شیرینە ینی دایکەکانە نوا دەکەن ئەو حالەتە بهێلنەوە لەبەرەوە بە بۆچوونی من بە عنسوڕیەتی دانانێم بە دەستگرتن بە کەلتور و دابنەوەی و کیانی خۆیانەوە بۆی بیسەلمێنن بۆ شێوەزارەکانی کاکەوە شێوەزارێکی کوردی جوان و شیرینە و تا بایەخی پێ بدەن لا یەکێکی وەکو من کە هاوسەی گوندی و مەرگومەتی و دەربەندیەکانم کە بە کرمانجی ناوەڕاستان دەکەم پێخۆشحاڵ دەبم هەندێک جار کە تووشیوان دەبم بە زمان ئەوان قسان دەکەم پێم خۆشە لەبەرەوە ناچێتە زمینی ئەوەی کە زۆرێک بیل لە ڕەگەز پەرستایەتی دەچێتە جۆری ئەوەی کە من مافی خۆمە بایەق بە زمانی خۆم بدەم و بیپارێزم و بە جەنابیشتی بگەێنم. ئەم شێوە پارێزگاریکردنە کە ئێمە لەم شێوەزاری خۆمانی دەکەن شێوەیەشی خۆڕستکانەیە بەڵام بۆ بە ئەکادیمیکردن و
بۆ دەوڵەمەند نیشاندانی فەرهەنگی کوردی پێویستە حکومەتیان لایەنی معنییان وەزارەتی معنی پێویستە سانتەرێکی تایبەت بە پاراستنی شێوەزارەکان بکاتەوە یان دروستکردنی فەرهەنگێک لە نێوان شێوەزارەکانە بۆیدا بە زیندوی بمێنێتەوە و بەڕاستی فەرهەنگی کوردی هیچی کەمتر نیە لە فەرهەنگی زمانی نەتەوەکانی تر تا بە دەوڵەمەندی و بۆ شێوەیەکە پارێزگای لێکوێنی بمێنێتەوە. من خۆم لە منداڵیەوە لەگەڵ دایک و باوکم بە زمانی لوڕی قسە کردووە بۆ ئەوەی کە لەگەڵ خەڵکی گوندەکەمانە بە تاواتی بۆ زمانە ئاشنابین و پێکەوە لە یەک تێ بگەین لەوەیە کە ئەو زمانە زۆر کۆنە و حەزمان لێ ئەو زمانە بمێنێتەوە. ڕاوی کە زمانەکەمان نەفەوتیکەن لە ماڵەوە ئێمە زۆر بە زاراوە قسەکەین بۆ زاراوە لۆڕیە و بەم باشە زیاتریش پەرە بێبین بێ های نەفەوتیک پاراستنی بە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی دادنێم لە لایەنی پەیوەندیدار لە حکوومەت یارێم کە بایەق بدات ئاوڕێک لەو شێوەزارە بداتەوە بەرهەمەکانیان لە ڕووی زمانەوانیەوە کە لە پوریەکانیان بپارێزێ بەمبەستەوەی کە و شێوەزارە هەبێ هەتا وەکو تێکەڵکێشی لە نێوان شێوەزارەکان هەبێ لە هەرێمی کوردستان ئەوە زمانی کوردی بەرەو زیاتر ستاندارد بوون دەچوە لەو پارچەیەکی ئێستا لەژێر دەسەڵاتی ئیدارەی کوردیدایە. یەکێک لەو خەمانەی لە دڵی ڕۆشنبیران و خەمخۆرانی ئەم ناوچەیەدا هەیە ئەوەیە نەوە دوایینەوە ئەم زاراوەیە بەرەو کاڵبوونەوە دەچێت بە ئاستێک بەشێکی زۆر لە وشانەی کەناسنامەی ئەم زاراوەیەن لە نێو نەوە تازە پێگەشتوەکاندا بیرچوونەتەوە. ئەستا وشەمان هەیە خۆمان ئێستا هی کۆنترە خۆمان ئێستا لەوانەیە هەندێکمان نەزانین برێن واگاستەکە وەرە ژوورەوە یان وەرە دەرێ وا چڕێکەوت یعنی ئەوە پێش تریژ ئێستا ئێمە وسرینەوە بەکار نایێن تقریبا ئەوانەی پێش ئێمە زیاتر بەکاریان دێنە. هیچ تازویە سارزویە لی چێنین و ئینشاڵڵا خوا پڕێکی باش بێدانی ئارەمەزار نابێ وڵاتی پێم هاورد بوو پێم کردینەوە دەی باشە ماسووا حاضر دەبوو پەسین ئەگە درەنگ نەبوو درەنگ نییە بۆ ئەوەی ئەو کەلتورە و ئەو زمانەمان نەفۆتێ ئێمە ناوخۆمانە هەر بە ئەو زمانەی تر قسە دەکەین بڵێ لە ناوخۆمانە مەسەن لەگەڵ منداڵەکان لە هەر شوێنێک بێ لە ناو گوندەکە هەر هەمووی ئەو زمانە تایبەت بە خۆمانە لەوانەیە لە چەندەی داهاتوو کۆنتترۆلی ئەو شێوەزاریە لۆڕیە بکرێ بەهۆی تێکەڵبوونیان بە کرمانجی ناوەڕاستەوە بەهۆی تێکەڵبوونیان بە دێگەڵا شۆڕش تێکەڵبوونیان بە کۆیە و بوونی کتابی فەرمی حکوومەتی هەرێم لە ناحەی سێگرتکان بە بۆچوونی من لە چەندەی داهاتوو ئەو شێوەزارە تێکەڵ بە کرمانجی ناوەڕاست دەبێت. ئەتوانم بڵێم زمانە کوردەکە پارێزراوترە پاراوترە لە چاو ناوچەکانی تر چکە هیچ وشەیەکی بێگانەی تێکەڵ نەکراوە چکە ئەو های لای ئێمە پارێزراوە ئەو زمانە لە خانەقین نەپارێزەوە زمانی خانەقینە بەهۆی تعریبی زمانی عەرەبیەوە ئەو زمانە ئەسلیەکە نەماوە کوردیەکە منطقەی سەرپێڵی زەها و کرماشان و کرند و کامیانە نیش نەماوە لە بۆری کاریگەری زمانی فارسی لەسەرە بەڵام لای ئێمە بە حکمی ئەوەی شوێنەکەمان دوورترە لە تعریبی زمانی عەرەبیەوە زمانەکە وەک خۆی ماوەتە ینی وەک کوردیەکەی خۆمان پەتیەکە هوڕێکە وەک خۆی قسە دەکات لە پاڵەوەی کە پارێزگاریش تەواو لە شێوەزارێکی خۆمان کردووە و پارێزگاری لە کوردبوونی زمانێکی خۆشمانە کردووە بە حکمیەوەی کە کەمێک دوورتری لە ناوچە عەرەبیەکان و لە ناوچە تورکیەکان و لەو ناوچانەی کە فارسیەکان کە کاریگەری ئەو زمانانەی لەسەرا بێت بە بۆچوونی من کوردی ئەسلن سەلمێنراویشە کە کوردی ئەسلن لۆڕەکان شێوەزارەکەشیان زۆر شیرینە کەوا دەکات خەڵچکە کە نیشتە زیان بوو حەزی لێ خۆی بە شێوەزاری ئەوان قسان بکەن. ئەم زمانە بۆتە ناسنامەی دەربەندەکان کە پێی دەناسرێتەوە لە سنووری پارێزگای هەولێر و دەشتی کۆیە کە بۆ شێوەزاری خۆمان قسەیان لەگەڵا دەکەی دوشیگەوە دەربەندیەکانی مەتقی و مەرگمەت و سێگرکانە.